سەلامتان لەبێ خوێندکارانی ئازیز لە بەندی پێنجەمین کوردستان لە سەرەتای جەنگی یەکەمی جیهانی تاکو کۆتایی جەنگی دووەمی جیهانی. کوردستان لە ساڵانی جەنگی یەکەمی جیهانی 1914 بۆ 1918 جەنگی یەکەمی جیهانی لە ڕووی هۆیەکانی و ڕووداوەکانی و ئەنجامەکانیشەوە لە کوردستان بەدوور نەبووە، واتە هۆیەکانی و ڕووداوەکانی و ئەنجامەکانی کاریگەری لەسەر کوردستان هەبوو. کوردستان لە چەندین بەرەوە بووە گۆڕەپانی ململانەی نێوان هێزە جەنگاوەرەکان. بەشی هەرە زۆری نێرینەی کورد بەرەوبەرەکانی جەنگ بران. بەڕادەیەک زۆربەی ماڵەکان تەنها ئافرەتیان تێدا ماوەتەوە، ژمارەیەکی زۆریش لە سەربازەکانی کورد لە بەرەکانی جەنگ هەڵاتون و پەنایان بردا ناوچە چیاییەکان بۆ خۆشاردنەوە لە دەسەڵاتدارانی عوسمانی تاوەکو بەشداری جەنگەکە نەکەن. جەنگی یەکەمی جیهانی واتە قۆناغێکی نوێ. بزانین واتە چی؟ بە شێوەیەکی گشتی ماوەی جەنگی یەکەمی جیهانی بە قۆناغێکی نوێ لە مێژووی کورددا دەنرێت کە تیایدا کوردستان زیاتر کەوتە ژێر کاریگەری دەوڵەتە جەلهێزەکانەوە و لە ساڵانی جەنگەکەدا کورد بارودۆخێکی زۆر دژواری بە چاوی خۆی بینیوە. نووسەرێکی کورد سەبارەت بە زیانەکانی جەنگەکە بە شێوەیەکی گشتی نووسیوێتی ئامارەکان بۆمان دەردەخەن کە لە ئەنجامی کوشتار و لەشکرکێشی داگیرکەراندا برسێتی و کەم بەرهەمی سەرتاسەری کوردستانی گرتوۆتەوە، واتە نالەباریەک تەواوی سەرتاسەری کوردستانی گرتوۆتەوە. لە زستانی 1918دا نیوەی خەڵکی کوردستان برسێتی هەراسانی کردوون. ئەوانەی بەدەستی داگیرکەران کوژراون و ئەوانەی لە برسا مردن، هەروە ئەوانەی لە کاتی ڕاگێزانی زۆردارەکی ساڵانی جەنگی یەکەمی جیهاندا بەرگی بەفر و سەهۆڵ و بەندانیان نەگرت، مەرگ تەنگی پێ هەڵچنین. ژمارەیان 2 ملیۆن کەس دەبێت. کار گەیشتە ڕادەیەک کە کەمتر لە سەیەکی ئەو زەویەی کە جاران بە کەڵکی کوشت و کاڵ دەهات کەڵکی لێ وەردەگیرا و ئاژەڵ و ڕەشەڵاخ بەڕادەیەک کەم بووە، ژمارەی گەیشتووەتە چارەکی جاران. پەیمانە پەیوەندیدارەکان کە تایبەت بوو بە دۆخی کوردستان پەیمانی سایکس-پیکۆ بووە کە پەیمانی سایکس-پیکۆ لە ساڵی 1916 بەستراوە. لەبەر ئەوەی کە لە ساڵی 1916دا چاوەڕێی شکستی ئەڵمانیا و دەوڵەتی عوسمانیەکانیان دەکرد لە جەنگەکەدا، بەریتانیا و فەڕەنسا بە بەشداریکردنی ڕووسیای قەیسەری دەستیان بە ڕێکخستنێکی نوێی بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. ئەوە بوو سێر مارک سایکس وەزیری دەرەوەی بەریتانیا بووە. شارەزا بووە لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەتوانین ئەمە وەکو پێناسەیەکی سێر مارک سایکس بکەین. جۆرج بیکۆ کۆمیسیۆنی گشتی فەڕەنسا لە بەیروت بوو، لەگەڵ یەکتر دانیشتن لەسەر بابەتەکە. اینجا ڕوویان کردە شاری پترسبۆرگ لە ڕووسیادا و لەوێدا گفتوگۆیان لەگەڵ سێرجی سازانۆڤی وەزیری دەرەوەی ئەم وڵاتەشدا کرد. ئەوە دوای نامەگۆڕینەوە و گفتوگۆکردن ئەم دەوڵەتانە گەیشتنە ئەوەی کە موڵکەکانی ئیمپراتۆریەتی عوسمانی لە نێوان خۆیاندا دابەش بکەن لە ڕێکەوتنامەی ناسراو بە سایکس-پیکۆ لە ساڵی 1916 بەم شێوەیەی خوارەوە. ناوچەی شین درا بە فەڕەنسا کە ویلایەتی مووسڵ واتە زۆربەی کوردستانی باشوور کوردستانی عێراق دەگرێتەوە. هەروەها ناوچەی کیلیکیای پێدرا کە ویلایەتی ئەدەنەی بەخۆ دەگرت. ئەم دوو ناوچەیەش واتە ویلایەتی مووسڵ و کیلیکیا زۆربەی دانیشتوانیان کورد بوون، واتە ئەم ناوچەیە دراوە بە فەڕەنسا.
و هەروەها ناوچەی ڕووسیش کوێیان پێدراوە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی تورکیا واتە ئەم ناوچەیە ئەم ناوچانەی پێدراوە کە بە شێوەیەکی سەرەکی هەرێمەکانی ئەرزەڕۆم ترابزۆن وان بەدلیز بەخۆ دەگرێت کە زۆربەی کوردستانی باکوور کوردستانی تورکیا بەخۆ دەگرێت واتە ئەم ناوچە شینەتۆخەی کە لە نەخشەکەدا دیاری کراوە ئەم ناوچەی ڕووسی بووە ناوچەی بەریتانی کە ناوچەی سوور بوو واتە ئەم ناوچەی کە دیاری کراوە لە نەخشەکەدا کەمتر پەیوەندی بە کورد هەبوو بە شێوەیەکی گشتی لە باشووری ویلایەتی موسڵ تاوەکو کەنداوی دەگرتەوە کەوتنامەیە وەکو خۆی جێبەجێ نەکرا سەبارەت بە ناوچەی ڕووسی ئەوە بەرپابوونی شۆڕشی ئۆکتۆبەر لە ساڵی 1970دا بووە هۆی ئەوەی کە ڕووسی ئەم ناوچانە بۆ دەوڵەتی عوسمانی بەجێبهێڵێ هەرچی ویلایەتی موسڵیشە ئەوە دوای جەنگ و بەڕێکەوتنی نێوان هەردوو حکومەتی فەڕەنسی و بەریتانی بوو بە بەشی بەریتانیا سەبارەت بە ناوچەکانی کلیکیاش ئەوە بە گوێرەی ڕێکەوتنێ ساڵی 1921 لە نێوان حکومەتی فەڕەنسا و حکومەتی تورکیای کەمالی بۆ تورکیا بەجێهێڵدرا کۆنگرەی ئاشتی لە پاریس لە ساڵی 1990 بۆ 1920 لە دوای ئەوەی کوردەکان بۆیان دەرئەکەوێت کە دەوڵەتی عوسمانی بارودۆخێکی خراپدایە و دەوڵەتە سەرکەوتووەکانی جەنگی یەکەمی جیهانی ڕۆڵی سەرەکیان دەبێت لە دیاریکردنی چارەنووسی گەلانی ئیمپراتۆریەتی عوسمانی چەند کۆمەڵەیەکی کوردی لە ئەستانە بەڕێکەوتنی نەوەی شەمزینی و بەدرخانیەکان لەسەر ئەوە پێکاتن کە شەریف پاشای کوڕی سەعید پاشای خەندان ببێتە نوێنەر و سەرەکی شاندی کۆنگرەی ئاشتی لە پاریس هەروەها شێخ مەحموودی حەفید و دانیشتوانی سلێمانی و عەشیرەتەکانی چەندین واژۆیان کۆکردەوە بۆ ئەوەی پشتگیری لە نوێنەری شەریف پاشا بۆ کۆنگرەی ئاشتی لە پاریس بکەن بەڵام ئەم واژۆیانە ڕێگایان پێنەدرا بگەنە پاریس شەریف پاشا توانی لەگەڵ نۆبار پاشای سەرەکی شاندی ئەرمەنی بۆ کۆنگرەکە پەیمانێک مۆر بکات بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان کورد و ئەرمەن بە شێوەیەکی ئاشتیانە بەبێ هێشتنەوەی هەلێک بۆ دەستێوەردانی هێزەکانی تر لەسەر بنەمای ئەوەی کە کوردستان دەوڵەتێکی سەربەخۆ بێت لەو دەوڵەتە ئەرمەنیەی کە دەویسترا پێکبهێنرێ ئەنجامی ئەو ڕێکەوتنەش هەردوو لە دوو یاداش دوو نەخشەی کوردستان و ئەرمێنیان پێشکەش بە کۆنگرەکە کردو کە داواکاری هەردوو نەتەوەی بەخۆوەگرتبوو لە ساڵی 1920 هەردوو نوێنەری کورد و ئەرمەن یاداشتەکەیان بە ناوی خۆیانەوە پێشکەش بە ئەنجومەنی باڵای هاوپەیمانان لە پاریس کرد کە ڕێکەوتنامەکەی نێوانیان بەخۆوەگرتبوو ئەوە بوو ئەنجومەنەکە لە ڕووی بنەماوە بڕیاری لەسەر ئارەزوەکەیاندا هەوڵەکانی شەریف پاشا لەم کۆنگرێدا لەو خاڵانەی پەیمانی سیڤەردا ڕەنگی دایەوە کە لە بەرژەوەندی کورددانرابوون و لە دوای ئاماژەی پێدەکرێت ئەمە ژوێنەی ژەنەڕاڵ شەریف پاشایە